هەوڵەکان بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بەردەوامە، بەڵام هەنگاوەکان سستن و ڕێگری نێودەوڵەتیش هەیە. بە پێی زانیاریەکانی پەیام وەزارەتی پێشمەرگە و بەرگەری عێراق، سەرقاڵی دیاریکردنی چەند ناوچەیەکن بۆ دوو لیوای هێزەکانی پێشمەرگە تا لەگەڵ سوپای عێراق بۆشاییە ئەمنیەکانی نێوانیان پڕ بکەنەوە. دۆڵەکانی داعش تەوانەوان لە سندەوە گوتمەوە فەراغ ئەمنی هەیە لە سنووری ئەمە و بینی حکوومەتی عێراقیە. ئەو داعشانە کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە گوتم دوای 2017 هاتن لە سنووران و بەردەوامن مانەوەیان بە شێوەی مەفارزە بە شێوەی 5 کەس و 6 کەسوانە و پێشتر ماتۆ سیاریان زۆر بەکارهێنا، پێشتر سیاریان زۆر بەکارهێنا، چاکە زیادە پیادە و بە ماتۆ ڕاچۆکەن و مەفرەزەی بچووکن شەوانە نزیکی ڕەبایەکان ئەبنەوە بۆی فرسەتی بێنن لە ڕەبایەکانی ئێمە بدەن لە پێشمەرگە شەهیدکەن. هەمانگی باش دروست بوویتە ئیتر لە کەیوان لە خانەخین لە کەرکووک لیژنەی هاوبەشمانەی لەگە عێراقا و بەردەوامی شەبین بە دڵنیایی وەر لە هەفتەی داهاتەوە بەدواوە ئەتوانم بڵێم هەمانگی زیاتر شەبێ و داگەری دوو لیوایشێ کە دوو لیوای هاوبەشی دروست بکرێت. سەرباری دەست بەکاربوونی هێزەکانی پێشمەرگە لە ناوەندە هاوبەشە ئەمنیەکانی کەرکووک و خانەقین، بەڵام هەنگاوەکان بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق سستن. بە پێی وتەی چاودێرێکی سیاسی، هەوڵە ئەقلیمی و نێودەوڵەتیەکان ڕێگرن لە ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کێشە لە سەرەکان. حقیقت دوای 16 ئۆکتۆبر ئەو منطقەیە بتەکید یعنی ئەو استراتیجەتێکی تایبەت ئیشی تیا ئەکرێ تێگەیشتی لەبەرەوە ئێستا ئەتوانم بڵێم 16 ئۆکتۆبر حکوومەتی عێراق عیلاقەی پێوە نییە. ئەوانەی 16 ئۆکتۆبر یان دروست کرد کەسانێکە لە استراتیجەتی دووەلی ئیقلیمی یاری ئەکەن بۆ گەمارەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان، میلەتی کورد بەگشتی عەدا ئەوەی لەوێ ئەو ئیستراتیجیتە بۆ جسرێک بۆ ئەوەی بۆ پەڕاندنی کۆمەڵێشت یعنی لە ئەسلحە لە زەخیرە لە حساباتی تایبەت زانیت لە مخدرات لە خانەقینەوە تا حدودی شنگال و بۆ سووریا و بۆ لوبنان. ئەمە جانبێکی کەش ئەوەی کەوا 16 ئۆکتۆبری کرد ئێستا حکوومەتەکە بەدەست ئەو نییە چی عێراق بێت چی بەشێک لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوانەی 16 ئۆکتۆبریان دروستگە بەشێکی کەم لە کورد بەشداری ئەو مۆزوعی کرد. لەبەرەوە ئەو تەفاوزانە ئەو محاولاتانەی کەوا بیانەوێ منطقە دووبارە بگەڕێتەوە وەکو جاران زۆر بە زەحمەتی ئەزانم ئێستا. سەرەڕای کۆتایی هاتنی داعش وەکو هێزێکی سەربازی دەستڕۆشوو لە هەندێک شار و شارۆچکەی عێراق، بەڵام لەو ناوچانە بۆشایی ئەمنی و ناکۆکی سەربازیە لە نێوان هەرێم و ناوەند. داعش دەتوانێت بە شێوەی گروپ هێرش بکاتە سەر پێشمەرگە و سوپای عێراق و زیان بگەیەنێ. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.